پارتی و یەکێتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیان بەبێ گرژی تێپەڕاند، بەڵام خەریکە ئەنجامەکانی هەڵبژاردن دەیان خاتە ململانەیەکی نوێەوە. یەکێتی لەم هەڵبژاردنەدا داشی سوارە، لە کەرکووک 5 کورسی، لە نەینەوا 2 کورسی، لە هەر یەک لە دیالە و سەلاحەدینیش کورسیەکی مسۆگەر کردووە. هەرچی پارتیە لە نەینەوا 4 کورسی و لە کەرکووکیش 2 کورسی مسۆگەر کردووە. خاڵی ناکۆکی یەکێتی و پارتی لێرەوە دەست پێ دەکات. پارتی لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن 15 سکاڵای تۆمار کردووە کە 10 سکاڵایان لە کەرکووکە و 3یان لە نەینەوا و 2یانیشیان لە دیالەیە. نیگەرانیەکان هەر ئەوەندە نین. میدیاکانی پارتی دەڵێن یەکێتی لە هەوڵی ئەوەدایە کورسێکی پارتی لە بەرژەوەندی کاندیدێکی لایەنی عەرەبی کەم بکاتەوە. یەکێتی بە فەرمی ئەمەی ڕەت کردوێتەوە و وەڵامی میدیاکانی پارتی دەداتەوە و دەڵێت چاواشەکاری دەکەن. بەرپرسەکانیان چی دەڵێن؟ ڕۆژێک دوای بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق، ستران عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی بە سبەی وت دەیانەوێت لە کەرکووک بەرەیەکی کوردی لەگەڵ پارتی دروست بکەن و دوای هەڵبژاردن سەردانیان دەکەن. پێچەوانەی هەموو ئەمانە لەگەڵ ڕاگەیاندنی ئەنجامە بەراییەکاندا ناکۆکیەکانی یەکێتی و پارتی زیاتر بوون. هەردوو لا لە میدیا نافەرمیەکانەوە هێرشیان بۆ سەر یەکتر دەست پێ کرد. سبەی لەسەر پەیوەندیەکانی یەکێتی و پارتی قسەی لەگەڵ ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی کرد. ئەو وتی چاوەڕوانی ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنین و بەپێی ئەنجامەکان بڕیار دەدەین چۆن مامەڵە لەگەڵ یەکێتی بکەین. هەر بۆیە بەپێی گوتاری میدیایی و لێدوانی بەشێک لە بەرپرسەکانیان بێت گەڕێکی دیکەی ململانی نێوان پارتی و یەکێتی بەڕێوەیە و ئەو نیمچە ئاشتبوونەوەی لە نێوانیاندا دەبینرا کۆتایی دێت.